بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لا ئاخۆ نایبینن لەوانەی ئەمڕۆیە دێینە سەر بابەتێکی تۆزێک خراپ. لەوانەیە ئەگەر بە هەر کەسێکتان بڵێم ببورن لەوانەیە هەندێک شتانی سەرنام بخۆن، یەخوا عافیەتتان بێ و بە نوێشی جانتان بێ. ئەگەر پرسیارتان لێ بکەم قێزەونترین ڕژێن لە لاشەیە چییە؟ تۆزێکە وەستن و مناڵێک ئێستاکەنە لەوانەیە لە مەیسەکە جوابەیاتەوە ئەڵێ میس. ئەگەر هەر یەکەمان بیر لەوە بکەینەوە بڵین خراپترین دەردراو لە ئینسانە بریتیە لە میس. ڕاستە. ئێمەش کاتی خۆی کە مناڵ بووین هەروە بیرمانە کردەوە وەمانەزانی ئەم سکەمان پڕە لە خواردن و لەو ئاوەی کە تێکەڵ بووە و ترشاوە بەسەریەکە، دواتر فلتەرێک دانرا و ئالەوانەوە میزەکەیەتە خوارەوە و خواردنەکەش بەڕێ خۆیان ئەچێتە دەرەوە. دواتر کە گەورە بووین هەستمان کرد ناوان نییە، هەستمان کرد لە پشت ئەمەوە شتێکی تر هەیە پێوترێ گورچیلەکان کە دەرمانە هێناوەمان نەزانی ئەمە بەس بۆ خواردن دروست کراوە. نەخێر کە گەورەتر بووین هەستمان کرد ئەمە ئیشێکی هەیە، ئەمەیە کە لاشە پاڵفتە ئەکا و بۆ بە مەسفای هەموو لەش هەرچی پیسی و خەڵتەی لاشەیە کاتە دەرەوە. دواتر کە بووین بە دکتۆر شتێکی ترمان زانیمان ئەمانە هەر یەکە و لە پێکاتی خۆیان بریتیە لە کۆمەڵێ مەسفای زۆر ورد، زۆر لەوە ورتر ئیشەکەن کە ئێمە ئەمان زانی کە بووین بە ئەخسایی. دواتریش ئێستا کە بەرەو مردن و کۆتایی ئەڕۆین هێشتا هەر حاڵی نەبووین ئەم ئەندامە چۆن ئیشەکە. بەس حەزەکەم بە شێوەیەکی سادە و ساکار سەدانێکی ئەم لاشەیە بکەین کە تا ئیستاکێنا وەکو پێویست قەدریمان نەزانیوە. کەی ئیزانین کە ئەڵێن کابرا گورچیلی وەستاوە. خوای گەورە پەنامان. هاتووین بزانین ئەم دەردراوە چۆن دروستە بێنە ناو لاشەی ئێمەدا. لە کاتێکا دڵ خوێن دەنێرەیە بۆ ناو هەموو لاشە، یەک لەسەر چواری ئەم خوێنە ئەچێ بۆ هەردوو گورچیلەکان، سێ لەسەر چواری ئەچێ پەخشە بێتەوە، یەک لەسەر چواری ئەچێ بۆ مەسفاکان و بە پاڵفتەکان. لێرانەیە دوو فەرعی ڕئیسی خوێن ئەدرێ بە هەردوو گورچیلەکان. تەسەوورەکەن ئەم بۆری خوێنانە لە هەر گورچیلەیەکە دابەشە بێ بە چەند فەرع و بە چەند برانچی ترەوە. ئەگە پێتان بڵێم لەوانەیە تەسەووری نەکەن، 10,000 یعنی لە ناو گورچیلەیە مەجای هەیە ئەم بۆری خوێنە 10,000 جار جارێک تر دابەش بێ، بەڵێ 1 ملیۆن جار دابەشە بێ. هەر بۆریەکی خوێن ئەچێ بۆ مەسفایەکی میز کە خوای گەورە دروستی کردووە، واتە لە هەر گورچیلەیەکە 1 دانە ملیۆن نیفرۆن هەیە. لا ئیلاهە ئیلا الله. هەر بۆریەکیش کە ئەچێ بۆ ئەو شوێنە لەو ملیۆنە هەمووی ئەبێ بە شەبەکەیەکی ئەختەبوڵتی لە دەوری بۆریەک کە میز پیا تێپەڕە بێ بە شێوەیەکی زۆر ورد و دەقیق 1 پەردەی تەنک هەیە لە بەینی خوێن و میزە. بەڵام لە ڕۆژەکەیە سوبحان الله 180 دانە لیتر ئالێرە و لە خوێنەوە میز ئەچێتە ناو گورچیلەکان و ئەچێتە ناو بۆری میزەوە. بێنە بەرچاوی خۆ تۆگە لە ڕۆژەکە 1 دانە بەرمیل میز بکەیت، چیمان لێ بەسەر دێ؟ خۆ بێ هەر بەڕی سەر ئاوە بین. بەڵام مێشێک هۆرمۆنێ دەرەکا کە پێوترێ ئەنتی دایورێتیک هۆرمۆن، هۆرمۆنی دژی میزکردن. هەموو ئەو ئاوەی کە چوتە ناو گورچیلەکانەوە جارێکی تر ئەیمژێتەوە لەو 180 لیترە تەنها لیتر و نیوێک میز ئەهێڵێتەوە کە تۆ لە ڕۆژەکە میزکەیت و پاشماوەی لاشەتی پێدەرکەیت و تەسفیە و بەڵانسی خوێ و ئاو و شتەکانی تر لە ناو لاشەتا بکەیت. بە شێوەیەکی ئەو نەورد هەر مەسفایەک دابەشە بێ، هیچ مەسفایە لە مەسفاکەی تر ناکەوێ. درێژەکەی تەنها 3 سانتیمە لە ناو لاشەیە. یەت و ئەڕوا خوێن ئەهێنێ، میز ئەهێنێ. ئالێرانەیە
سۆدیۆم دەرەکا لێرە پۆتاسیۆمە بژێ لێرە کالیسیۆم نە سۆدیۆم ئەلێرانەیە فۆسفیت لا إله إلا الله والله کارێکی هەیە عجایبێکی هەیە مەگەر بەس خوا بۆ خۆی بزانێ ئێمە تەنها توانیمانە ناو لەم شتانە بنین ئەوەی کرد دۆزیوێتی و نایناوە بۆمان کەپسول ئەویتر ناینەوە نیفرۆن ئەویتی ناوە هێنلیس لوب ئەویتیش ناوە دیستال کۆنڤۆلیتی تیوبل پرۆکزیمال هەمووی کۆلێکتین تیوبل ئێمە تا ئیستاکێنەوەکو توبیش توانیمانە ناو لەم ئەندامانە بنین والله یەک دانە لەم ئەندامانە یەک خانە لەم خانانە یەک بۆری لەم بۆریانە کە تێکەچێ والله هیچمان پێ ناکرێ بەرامبەری هیچ شتێک پرۆتین دەرەکا و دەسەڵاتمان نییە ئەڵێ ستیرۆیدی بەرێ ئێمە خۆمان ئەزانین چنێک دەسەوسانین بەرامبەر ئەم خەڵقا بەرامبەر ئەم وردەکاریە ئەم هەموو جیهازە گەورەی کە جەنابتانەی بینن لە هەر شوێنێکا تێکەچێ شەریکەی تر هەیە وەستای هەیە وەرشەی هەیە هەموو ساڵێ مۆدیلی چاکتری دروستە بێ بە هەموو ئەمانە بە ئێمەشەوە ناتوانین سبحان الله وردەکاری کاری ئەم گورچیلەیە ڕاگرین ئەگەر ئێستا کەنە گورچیلە بۆ ماوەی 1 ساعت ئیشی ڕاگرین والله هەموو ئەم تاوەرە بێتە دەنگ هەمووی لە ئینزارا بێ بۆ ئەوەی کە بتوانێت ئیشی یەک دانە گورچیلەمان بۆ بکە ناقەسەم بخوا ئیشی یەک دانە لەو نیفرۆنانەمان بۆ بکە کە ملیۆنەها دانەها لە هەردوو گورچیلەکەیە هەن والله ئیشەکەمان پێ ناکرێ بەڵانسی لاشە تێکەین دواتر ئەم بۆریانە دانە بە دانە ملیۆن مەصفی کۆ بێتەوە هیچی دزە ناکە هیچی لە شوێنەکەی خۆی لا نادا دڵۆب دێتە خوارەوە هەمووی لە شوێنێکا کۆ بێتەوە دوایی ئەچێتە ناو بۆری میزەوە ئەویش بە درێژی 20 سانتیم هەتاوەکو 25 لە هەر دانە دەقەیەکە جوڵەیەک و پڵسێکی هەیە پاڵ بە میزەوە ئەنێ ئەگەر ناتوە خەوتوی میزەکە پەنگە خواتەوە لە ناو لاشەتا چکە سەر و خوار نابی بەڵام نا ئەو پاڵ بە میزەکەەوە ئەنێ بۆ چۆی بۆ میزەڵانی پاڵ پێوە ئەنێ کە میزەڵانی شپڕ بوو گێچەکە و بەرزە بێتەوە ئەگەر گێچی سیارەکە و ئیش نەکاڵێکی ئەلە وڵا دکتۆر جاوە هینەکەم گۆڕێەوە فیت پۆمپەکەم گۆڕێەوە گێچەکەی میش ناکە بەڵام تۆ هەست بە میزەڵانی خۆتەکێ لە بەخوا میزەڵانم پڕە بەخوا پێویستم عیب نەبێ بەهینێک هەیە بۆ ئەمە ئەەکەیت چێ ئەمەت پێ ئەکا چێ پێتەڵە ئیستاکەنە گێچەکە و سوور بووە ئەبێ بچیت فریای سەر ئاوێ بکەویت تا راتێ بگریت و دەستنوێژێکی بەدوایە ئەمە هەمووی ئەم وردەکاری خەڵقەیە سبحان الله بە شێوەیەک تەنسیق هەیە لە بینی ئەم لاشەیە ئەم گورچیلەیە خۆشەویستەکەم تەنها مادەی پیس لە لاشەیە دەرناکە تەنها نەجاتمان نادا لە خەڵتە و خاشاک تەنها نەجاتمان نادا لە ویریا و لە کریاتینین نەخێر واللهی ئەگە بینە سەری شەکانی ئەو کەسانی کە گورچیلەیانە وەستێ ئەمانە هەستەکەن باشە بۆ خوێنی کەمەکە لەبەرێکی ویریا کۆ بێتەوە لەبەرەوەی کە خوێن شیتەڵە بێ نا بەشێکی تری لەبەرەوەی کە ئالێرانەیە ئیریترۆپۆیتین ئیمزای بۆ کرێ مادەیەکە کە خوێن لە لاشەیە بۆ مۆخی خوێنەڵێ خوێن کەمە خوێن دەرکە ئەگەر ئەم لاشەیە لە ئیشکەوت نەخۆش بۆ زەختی بەرزە بێتەوە لەبەرەوەی کە ئەمە سیستمی تایە ئەگەر زەخت دابەزی ڕێنین دەرەکات ئەنجیۆتێنسین دەرەکات لەگەڵ گورچیلەیە تەنسیقیان هەیە لەگەڵ سیەکانە تەنسیقیان هەیە ئەڵێ کاکە زەخت نزمە بێ زەخت بەرزکەینەوە جگەر ئیمزای بۆکە گورچیلە ئیمزای بۆکە سیەکان ئیمزای بۆکە تا بتوانن زەختی ئینسانەکە بەرزکەنەوە ئینسانەکە شۆک نەبێت و نەکەوێتە سەر زەوی لا إله إلا الله ئەگەر زەختەکەش بەرز بوو هەر بە پێچەوانەوە جەم حاوەلاکەن بە هەمویان زەختەکە دابزێنن ئەگەر نا تۆ هەر بەوەندەی کە گورچیلت خوانە خواستە سست بێ ئەو نە ئاو لە لەشتا کەڵەکە ئەبێ کە بەیانی چوتە دەرەوە خەڵکە و کاکە بووە ئاوساوی ئەو بۆ ناچی خستێکی گوشی لێ بکەی بۆ ناچی سەدانێکی دکتۆرەکەکەی دکتۆرەکە چی بۆ نووسێ ئەڵێ وەڵاهی گوشیلەکانی سز بوون بەداخەوە ئەبێت غەستی گوچیلۆ بۆ بکەین دکتۆر جان غەستی گوچیلەکە یعنی گوچیلەیەک هین فڵچەیەک مێنێ و لە ماڵەوە گوچیلەکەمی پێ نەوەڵا ئەبێ هەفتەی 2 جار بەلایانی کەمەوە بیت و غەسلی گوچیلۆ بۆ بکەین و اینجا عەزیەت کێشە ئەلێرە سۆندەیەکمان بۆ دانێ و لە ناو سکتا سۆندەیەکمان بۆ دانێ هەتا بتوانین بەشێک لەو مادە پیسەی کە لە لەشتا کەڵەکە بۆ بیهێنینە دەرەوە ئەوە هی ئەوەیە وا بێتاقەتی هی ئەوەیە وا ئاوساوی هی ئەوەیە وا خەواڵوی هی ئەوەیە وا بێهێزی هی ئەوەیە وا کەم خوێنی هی ئەوەیە وا ئێسکەکە و پوکاوتەوە هی ئەوەیە ڤیتامین دی و لە لەشانیە هی ئەوەیە زەختە وا بەرز بۆتەوە هی ئەوەیە هەموو ئاوە کەڵەکە بووە هی ئەوەیە پی تێک چووە هی ئەوەیە کریاتینین و لا إله إلا الله ئێخۆ ئەمە بەس گورچیلە بوو یعنی ئەمە هەموو ئەمیشەی هەیە بەڵێ ئەی بۆ تا ئێستا من نەمزانیوە
لەبەری کە بەداخەوە خۆشەویستەکانم ئەم غەفڵەتەیە ئێمەی کوشتووە، ئەم بێئاگایی هەیە کە ئێمە خەریکە لە ناوە چین و ئەڕۆین و دنیا بەجێ ئێهێڵین، شارەزای هەموو دەوروبەرمانین، شارەزای وردەکاری، مۆبایڵ و سیارە و مواسەفات و بەداخەوە شارەزای ئەمەنین. هەر یەکەمان لە سۆشال میدیایە ماشەڵڵا فەیلسوفێکە لە لاشەی خۆی لێ پرسیت ئەڵێ وەڵا نازانم گوچی وەڵا کاک تۆجان وەڵا من ئێرە مێشێ کاکە گوچی لە نەکەوتێتە، گوچی لە ئەو نەبێ منەتە کەوتۆتە پشتی لاشەوە بۆ ئەوەی کە زۆر بە ئاسایی بە بێدەنگی لە ژوورە تاریکەکان ئایشی خۆی بکات. ئەلێوێشەوە ئەمرێکی پێکراوە کە خوای گەورە پێی کردووە ئیشەکە ئەکات. ژان تۆیەتە بەرچاوت تەنها ئەم بۆریانەی کە میسکۆکەن لا ئەم گورچی لێیە تەسەورەکەی چەند مەتر بێ، ئەگەر تەسەورەکەی هەر بۆریە لەو بۆریانەی مەسفای نەوتەکە نا، مەسفای ئاوەکە نا، مەسفای میزەکە، تەسەورەکەی ئەگەر لێکی بین 50 دانە کیلۆمەتر دەرەچێت لە هەر ئینسانێکە بێنە بە چاوی خۆت 50 دانە کیلۆمەتر زانی لێرە بۆ شوێیە تەسەوری ناکەیت. بۆیە بەڕێزەکەم جێی خۆیەتی ئالێرانەی ئابوەستین و بزانین بەم هەموو عیلمە بەشەریە هاتوین چیمان دروست کردووە، تویمانە با گورچیلەیەکی گەورە دروستکەی لی تێ بگەین. بە هەموو ئەمەمان حاولەمان کردووە شەریکەیەکی گەورە دکتۆرێک ڕسمی گورچیلەی باتێ، گورچیلەیە تەشریحکە، ڕسمەکەی بۆ بکێشێ، فەنانێکی عاقڵ و ژیر، ئەنجا مەعملێک ئەم قاڵبە دەرکە، ئەنجا بێت تەنها ڕسمی گورچیلەیەکمان بۆ بکێشێ کە تەنها لە گورچیلە بچێ. ئەم هەموو شتەی کە دروستمان کردووە محاولاکەین تەنها وردەکاری ئیشی گورچیلە یاخود بەڵانسی گورچیلە لاشەیە بزانین. ئەگەر نا زۆر لەوە ورترە، زۆر لەوە گەورەترە کە بەڕاستی ئێمە هەستمان پێکرد. ئەوەی کە ئێستش پێتانەڵم خۆشەویستەکانم بەشێکی زۆر کەمە لەوەی کە تا ئێستا لە گورچیلەیە کەشف بووە. ئەژنا ئیشی گورچیلە و کاری گورچیلە و عەزەمەتی گورچیلە زۆر لەوە گەورەترە کە من و تۆ تەسەووریەکەین و بیرمان لێ کردەوە پێشتر. بۆیە حەقە لەمەوە دووە کە باسی گورچیلەمان کرد بەڕێزەوە هەستکەین ئەمە نیعمەتێکی خوایە و خوای گەورە پێی بەخشیوین، قەدری نازانین هەتاوەکو ئەو ساتە وەختەی کە لێمانە سەرێتەوە. ئەوەی کە باسمان کرد هیچ کارمەندێکی پاکەرەوە، هیچ کۆمپانیایەکی پاکشکردنەوە، هیچ شارەوانیەک، هیچ وەزارەتێک، هیچ حکوومەتێک بەم منەسەقیە ناتوانێت ئاوا ئیشکات لە ناو شارێک و بگرە لە ناو لادەیەک و بگرە لە ناو لاشەیەکی بچکۆلەیە بەقەدەر ئەونی گورچیلەکانمان عەقڵی ئەوەیان پێشکێ کە ئەم سیستمە بەو شێوەیە لە ئینسانە ڕێخن، ئەم کارگە عیملاقە، ئەم ڕیسایکڵە کە توانیوێتیت ئەمە بۆ ئینسان بکات بەبێ حەول و قووەت لە خۆیەوە، بەبێ ئەوەی کارمەندەکانی بیر لەوە بکەنەوە کە ڕۆژە لە ڕۆژان مان بگرن یاخود واز بێنن بە بۆنەی ئەوەی کە موشەکانیان دواکەوتووە. نەخێر بگرە پاڵفتەترین و ورترین و مکەثەفترین جۆر لە دەردراو دروست دەکەن کە تەنها ئەوەی کە تایەتی پیسی و خڵتەیە و زیان بەخشە لە بەلاشە بە ڕێژەی معەیەن لە ئاو و لە سۆدیۆم و لە کالیسیۆم و لە پۆتاسیۆم و لە یوریا و لە یوریک ئەسید و لە کریاتین و لە دەرمانەکان کە خواردوتە هەمووی لێ ئێرەوەیە نەجاتە بێت و ئەڕواتە دەرەوە. بەڕاستی جێخۆیەتی ئینسان ئالێرانەیە بۆستێ و هەسکات کە بۆچی ئاخۆ نایبینن گرنگە بەڵێ لە ناخەوەیە و نایبینین بەڵام خۆشوێنەوار و میزەکە ئەبینین. بۆیە حەقی خۆیەتی لەگەڵ هەموو WC-یەک و دەستنوێژێکات بچینەوە سەر و نوقتەیە و بڵێین پەروەردگار بینیمان و هەستمان بە نیعمەتەکانی تۆ کرد وەکو ئیمامی عەلی ئەیفەرموو هەموو جارێک ئەیفەرموو الحەمد لله الذي جعل له مخرجا، سوپاس بۆ ئەو خوایی کە دەرچەیەکیشی بۆ ئەم خاشاکە دروست کردووە. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.